پێم خۆشە دڵنیاییتان بدەمێ ئەم وەکو بەرپرسی بەش لیژنەچین دوو مۆزەفم لەگەدایە ژمێریارێک و بەرپرسی کارجێڕیەک دڵنیاتان دەکەمەوە هیچ پارێکی خێرخوازی کە لە لای مەیە بە ئاسانی خەرج ناکرێت لۆ کەسێک کە مستحق نەبی. حەقەن لەو یادە پیرۆزەدا ئەسڵ وایە هەر جارێک یەک لە ڕەوشتە بەرزەکانی تۆخ بکەینەوە لە ناخماندا. ئەویش من حەز دەکەم لێرە لەبەرەوەی بەشەکەی من بەشی خێرخوازیە، خەستەخانەکەشمان ناوی میهرەبانیە. میهرەبانبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم تشتێک بخەینە سەریکە. خوای گەورە لە مەدحی پێغەمبەردا دەفەرمێ صلی الله علیه و سلم وبالمؤمنین رؤوف رحیم. پێغەمبەر لەگەڵ هەموو ئیمانداران زۆر نەرمونیان و زۆر بەڕەحم بووە. هەموو بەڕێوەبەرێک، هەموو بەرپرس بەشێک، هەموو بابێک دەبی لەگەڵ ئەو کەسانێک لە ژێردەستیدانە دەبی نەرمونیان بیتن، دەبی زۆر زۆر بەڕەحم بیتن. و یەکێک لە ناوە هەرە جوانەکانی خوای گەورە کە الرحیمە. الرحیم یعنی بەڕەحم بەبەزەیی، هو ئەرحەم الراحمین. بەڕاستی ناوی میهرەبانی یعنی بەڕەحم بوون. هەموو ئەممان کە لێرە کار دەکەن و هەموو ئەوانی لەدا دروستکردنیدا بەشدار بووینە دەبی ئەو هەست و سۆزی بەڕەحمبوون تیاندا تۆخ و بیتن ئەو جا هاتینا. بەشی خێرخوازی لەگەر بەڕەحمبوون هاوچێشەشی بەرامبەریەکەن. هەر کەسێک خێرخواز بی بەڕەحمە، هەر کەسێک بەڕەحم بیتن دەتوانی خێرخواز بیتن. جا بەڕاستی هەتا خوای گەورە لە وەسفی هەموو ئیمانداراندا دەفەرمێ ڕوحەماء بەینەهم، موسڵمانان لەگەڵ یەکتری بەڕەحمن. نابی مسلمان دڵی ڕق بێ بەرامبەر مسلمان. ئەمە لێرە لە خەستەخانەینا ڕۆژانە ئازاری نەخۆشەکان دەبینین، جار جار جەنازەی دەبینین دێتە خوارێ لۆ ئیسعافی. یعنی وە حساب دەکەین کە سوکاری مەیە. ئەگەر هەستمان نەجوولا دەبی مڕازعەتی ئیمانی خۆمان بکەینەوە، دەبی ئەمە چەند دڵمان ڕق بیتن. ئەمە لەگەڵ ناوی میهرەبانی تێک ناکەینەوە. لێ بەشی خێرخوازی بەڕاستی ئەمن مرتاحم کە لەو بەشەیداما هەمووتان بەشدارن لەو بەشەی، بەشێکتان بە مادی بەشێکتان بە معنەوی. بەشی خێرخوازی سەرەتایەکەی لەوە دروست دەبیتن کە لە 2008ەوە خوای گەورە سزای دکتۆر دلێری بداتەوە کە بە ژمارەیەکی زۆر پشتی خێر بەشدار بوو لە تەسیسی بەشی خێرخوازەکەی. دواییش هەفتانە دکتۆرە بەڕێزەکان بەشێک 105 ئیشی خۆیان مۆزەفی دیکەمان بەشێک لە ڕاتیبیان لەناو ئەو سندوقە خێرخوازیدا دەنێن. بەڕاستی پێم خۆشە دڵنیاییتان بدەمێ ئەم وەکو بەرپرسی بەش لیژنەچین دوو مۆزەفم لەگەدایە ژمێریارێک و بەرپرسی کارجێڕیەک دڵنیاتان دەکەمەوە هیچ پارێکی خێرخوازی کە لە لای مەیە بە ئاسانی خەرج ناکرێت لۆ کەسێک کە مستحق نەبی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.